زۆر سپاس هەڵبەتە ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی پەیام نێران لەگەڵ نووسینگەی دەستەی مافی مرۆڤ وەروەها نوێنەری ئاسایشی ئیدارەی سەربەخۆی سۆران گفتوگۆیەکی کراوەمان لەگەڵ بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسانی ئەم دەڤەرە کرد. هەڵبەتە گفتوگۆیەکە کراوە گفتوگۆیەکە لەسەر بابەتی بەردەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین لەو ناوچەیە و هەروەها ڕێگری و ئەو پێشێلکاریانەی کە لە بەردەم ڕۆژنامەنووسی ئەو ناوچەیە هەیە گفتوگۆمان کرد. هەڵبەتە ئەوانەی کە لێرە کۆمەڵێک ڕۆژنامەنووس کۆمەڵێک بابەتی گرنگیان باس کرد، هەڵبەتە بەردەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین وەروەها ڕێگریکردن وە زیاکاری بەشێکی زۆری کێشە و گرفتەکانی ئەم سنوورەنن. بۆیە ئەمە ئەگەر هاتوو ئیدارەی سەربەخۆی سۆران کێشە و گرفتەکانی ڕۆژنامەنووسانی ئەو ناوچەیە چارەسەر نەکرێتن، بەداخەوە ئەم ناوچەیە بە زەنگێکی مەترسیدار تێدەپەڕێ، بە تایبەتی پرسی ئازادی ڕادەربڕین. بەتاکید ئێمە دەمانەوێتن ڕۆژنامەنووسان بە ئەرکی خۆیان هەستن بە شێوەیەکی ئازادانە بتوانن راپۆرتکەن لەسەر هەر بابەتێک کە هەست بکەن ئەم راپۆرتە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانداوە. من دڵنیاشم لەوەی هەموو ئەو ڕۆژنامەنووس و پەیام نێرانەی کە دانەوێتن بابەتێک بۆ ڕۆژێنەنیان راپۆرتی لەسەر دروست بکەن، حتمما ئەمانە زیاتر لە ناو کۆمەلگادان هەست بە کێشە و گرفتێکەکەن و دەیانەوێتن ئەم کێشە و گرفتە بگەنە لایەنی پەیوەندیدار. من پێم وایە بۆ لایەنی دەسەڵاتش پێویستە وا بیر نەکاتەوە کە هەر راپۆرتێک لەسەر ئەم دەڤەرە یاخود لە هەر دەڤەرێکی تر لە هەرێمی کوردستان دروست دەکرێتن وا تەسەوڕ نەکەن کە ئەم راپۆرتە دژی هەرێمی کوردستانە. ئێمە دەمانەوێت هەموو پێکەوە لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی ڕۆژنامەنووس و پەیام نێران کە ئەم بابەتە دەوڕۆژێنن بۆ چارەسەرکردنیانە.